ئێمە بە تایبەتی یاریدەرەکانی مام جەلال کە زۆرتر هەموو یەکێ لە ئێمە ساڵ زیاتر نزیکی 50 ساڵە لەگەڵ مام جەلال تەعامولمان کردو و لەگەڵی هەستاوین و دانیشتوین بەرەمند بووین لە بیر و بۆچوونەکانی لە مام جەلال وا تێگەشتوین مام جەلال کەسێک بووە بەڕاستی لەم سەدەیە لە سەدەی 20 کە تێپەڕمان کرد و ئێستا سەدەی 21 لە سەدەی 20 تا ئێستا کەسێکی وەکو مام جەلال ئینسانێکی وا کامڵ دروست نەبووە بە تایبەتی مام جەلال بۆ خەڵکی عێراق بۆ کورد بۆ هەموو کەسەکان کاتی خۆی شاعرێکی بەسەر پێشەوە قازی محەممەدا هەڵاوە هەیە منی شاعیر ئەڵێ هەر کورد نەبوو بەشەر بوو خەمی خەڵکی لەبەر بوو مام جەلال ئەوەیە یعنی مام جەلال ئەو کەسەیە هەر کورد نییە یعنی بەڕاستی مام جەلال کە بوو بەسەرەوە کۆماری عێراق و پێش ئەوەش کە خەباتی کردووە بۆ کورد بۆ گەلانی عێراق بۆ هەموو ئەو نەتەوانە و بۆ هەموو ئەو چینانی کە ئەو خەڵکانی کە لە عێراق ئاژین مام جەلال ئێمە کە تەعاملمان لەگەڵیا بوو چوینە کەرکووک مام جەلال زۆر لە برادران شاهیدن من جارێک باسم کرد کە مام جەلال یارمەتی خەڵکی کەرکووک بە مام جاوتی بە سەید با پێش کوردەکان تورکمانەکان ئەوانەی تر یارمەتی بێن ئەنجا ئەوانە مام جەلال ئەو کەسە بوو مام جەلال ئەو کەسە بوو کە سەید سیستانی مەرجعی گەورەی شیعی عێراق وتی مام جەلال سەمامی ئەمانە ئەوە بە خۆڕایی ئەو قسەی نەوتوە ئەم وشەیە ئەم دوو کەلیمەیە ئەتوانی دەیان ڕیسالە و دوکتۆرا و لێکۆڵینەوەی لەسەر ئەمە بکرێ چکە ئەو توانیوێتی ئەو پیاوە عالمە گەورەیە ئەتوانێت تەقیمی مام جەلال بکە